ماوە بەرپرسانی هەرێمی کوردستان بە دوور لە عادەتی ئاسایی خۆیان لەسەر دۆسەیەک لە دۆسیەکان دێنە دەنگ و وای دەردەخەن کە خەمخۆری چین و توێژێک یان پێکهاتەیەک یان ژینگە یان سێکتەرێک لە سێکتەرەکانی ژیانن، بەڵام کاتێک بەوردی لی دەکۆڵیتەوە دەبینیت ئەو دەنگ بەرزکردنەوەی بەرپرسانی کورد ئامانجێکی لە پشتەوەیە، یان پاراستنی بەرژەوەندیکی تایبەت و حیزبی خۆیانە، یان هێرشکردنە سەر لایەنێک لە لایەنەکان بە ناوی دۆسیەکی تایبەتەوە. دوای ئەوەی هاوڵاتیکی کاکەیی لە شاری کەرکووک لەلایەن حەشدی شەعبیەوە سمێڵ و قژی تاشرا بۆ ئەتەکردن بە تۆمەتی قسەوتن بە حەشت، هەردوای ڕووداوەکەش بەرپرسانی باڵای هەرێم وەک خەمخۆریشی کاکەیەکان خۆیان دەرخست و هاتنە سەرخەت، لەلایەک بابەتەکان گۆڕی بۆ بابەتێکی نەتەوایەتی و لەلایەکی دیکەش بۆ دروستکردنی فشار بە ئامانجی سیاسی. هەرچەندە ڕووداوی ئەتەکردنی پێشمەرگەیەک لەلایەن حەشدی شەعبیەوە کارێکی نایاسایی و نامرۆڤانەیە و نابێت لەژێر هیچ پاسایەکدا کردەوەی لەو شێوەیە ڕووبدات و قبول بکرێت، بەڵام ئەم دیاریدەیە لەلای بەرپرسان و دەسەڵاتدارانی کوردستانیش نامۆ نییە و چەندین نمونەی لەو شێوەیە لە ڕابردوودا ڕوویاندا و بێ ئەوەی کەس خۆی بکات بە خاوەنیان. ئیتر کە لێنەگەڕن لە هەولێر بژیم و بەو شێوازە بەهۆی ڕەخنەگرتنەوە لە دەسەڵاتدارانی هەرێم و خراپی دۆخی پێشمەرگەیەک بە ناوی هێمن بنەسڵاوی لە هەولێرەوە بەرەو سلێمانی دەرکرا و دواتر لە کارەکەی وەک پێشمەرگەیەک فەسڵ کرا. ئەو پێشمەرگەیە وە خۆی دەگەڕێتەوە لە 26 ئەیلولی 2016دا لەلایەن هێزە ئەمنیەکانی پارتیەوە دوای گردن و لێدانی سەروبرۆی تاشراوە و پاشان لە بازگەی پردیەوە ئاودیوی سلێمانی کراوە. مەسەلە حیساب نەکردنە بۆ مامۆستایانی ئاینی هەر لەو نمونانەی کە دەسەڵاتی کوردی لە هەمان ساڵدا بە پشتبەستن بە هێز ئەمنیەکان بەرامبەر بە چین و توێژە جیاوازەکانی کوردستان ئەنجامی داوە، سوتاندنی ڕیشی مامۆستایەکی ئاینی بە ناوی نادرکانی کوردەیی بوو لە ناو مزگەوتەکەی خۆیدا، بێ ئەوەی هیچ کام لە بەرپرسانی باڵای هەرێم بێنە سەرخەت و ئیدانی ئەنجامدەرانی بکەن و بەڵێنی ئەنجامدەرانی لێکۆڵنەوەی یاسایی لە ڕووداوەکە بدەن. دوای ڕووداوەکەش وەزارەتی ئەوقاف کە ئێستا بەرگری لە پێشمەرگەیەکی کاکەیی دەکات و لە ڕاگەاندراوێکدا دەڵێن دەستبردن بۆ سمێڵی کاکەیی دەچێتە خانەی تاوانەوە، بەڵام لەو کاتەوە کە ڕیشی مامۆستا نادرکانی کوردەیی سوێنرا نەیان و دەستبردن بۆ ڕیش دەچێتە خانەی تاوانەوە، بەڵکو بانگێشی وەزارەتیان کرد و پێیان ڕاگەیاند لە کارەکەی دوور خراوەتەوە. ئەمەش ئەو بڕایە زیاتر تۆ دەکاتەوە کە دەسەڵاتدارانی هەرێم هەرگیز لە خەمی چین و توێژ و پێکاتەکانی کۆمەڵگە نین و هەر کات لەسەر بابەتێک هاتنە دەنگ دایانەوێت بابەتێکی دیکە لە دۆسیەکەوە بەئاڵێنن.